بیگەن ئازانی خۆشەویست دووبارە سڵاو. ئەگە بێنەوە سەر وەڵامی پرسیارەکە، قورئان هاتووە باسیشی قۆناغێکی کردووە، لەم قۆناغەدا زۆر شت بوونە ئەوانتر باسی نەکردووە، یا درێژە بە قسەکانی خۆت بدەیت؟ باش. بسم الله. طبعا كاغامت اما لقرآن بويا هاتوني ساكنه مناقشه مصطلحات يكين لبروي كجنابه بيدواي ام مصطلحان لوجه لشوني خويانا به منيش بما لصداقه قرآن كتابتي او كتب ناوي وقساكي هر كسيكا باش ايزكي من لبروا زرت كام وايا يعني ام جوار اسلوبا كبداية بين كاد بشتيك أو بكوجين كإسفادين لكن إيه مناهاتين مناقشة قصي كسي بكين كمهتمين بقسكاني وكو أوي توبة من بلي دكتور بلاحيد زاني دكتور كاني يسكو شكابي همو اختصاص وعلم كان لما هنا ورقرتو جراحاني كدسا قرنا وقاشا قرنا وأواني كاتي خوي لا دقانا جيابون بو چونك أيش دز واهينيتو كدكتوري كي جراح مروي هينيتو أيش كاتي خوي دختي دانا أميش قزداني وتقريبا اشتكاني زعل ليك شيء وانيا من شرم دي والله وانيا كاكا أما فقيرة بس شوار صال خويندوتي أو نصال أكاديمي بوا أو نصال بيادي كردوا هموشتكي أكاديمي لبردسايا يعني أجر توانيو بدكتوري كي أخصائي إيسك بلي علمكي تو لو ناترازك كابرايكي لا كولاني جراح إيزاني لقر ريز ما بوي أو قعدت يعني بقرآن يقول بلي علمي لو ورقرتوه خو أكريشتيان مشترك بيت وأكريشتيان متشابه بيت بوشك أما هردوكي علمه بعكسه وأويك تو باسيكي أما تثبيت قرآنك بو شو كابرايكي عالمي أم قسيبك لو بري دنيا بيغمري خاصة الجزيرة كي عربية أجا قسيك يعني بكاتو علامتي وني خرافة راستيها راستية بلغشر بلغية بلام ألين معجزة بريتية لوي تو أنا بري إنسانك شتيك بلي بيشوي باسينك يعني تعريف معجزة أم شتا لاي أوان أخات الجير جمانة وألين كشتيك بيشترو ترابي يتربوسي بهم أبي بمعجزة بوتي إستا مثلا ما مستعان وعلماء مثلا إسلامي كبيان دقوتين مثلا إعجازي أو أنا مختص بدوزينوي معجزة القرآن بوسي أما أكل بمعجزة بخلشي ولا يسألته من خلق السماوات والأرض لا يقولون الله أقول بيان ليان برسي بليك شيء أرزو أسفاني دوس كلهم خاطر برسي كردو يعني أما كما دم بيشر خلق زانيوتينا بمن تباسيكين أي زكي من حتى صالي 1950 هيج لعلمي أجينا نزان لها وحزا كم بزاني هذا صالي 1902 كروموسوم دوز رايوا هيج دباري أجينا ونزان لها تنها أمشتانا وتراون أو قصيك أو تاريخ أو أزاني كيسمورش وكو مراحل كان لم قدمي كتب كان بحث كان باش كيسمور سشي مسلمان به نام يجارب سنسا كيسمور دواي بيسارم هي لسرش دارنا بحثك يا اشتي زور اشتي تري يعني ورجاندوها باي كاينه برسيار يعني ما بس تنها لي رأوية لا صاصته 500 صال لا يعني بيش قرآني بيروزيش أم كابرا أم رخنا جرها توا مثالي هنا وتو ناوي هنا ومراحل كاني أواني باس كردو ضليه هاو شيوان اللي قال أم مراحل يعني كالقرآن بيروز دهاتوا باشا تنها أمس شوار دكتورة العالم أيت دكتوري تبرابو لو كاتيا هر أو دكتورش كوجودي هبوا هر أمس شوار كلمة يفرمو إيتر كتابك داخستو طوابوا كاك أوانا لو كاتشا بهزارها حكيم وعالم ودكتور هبون أما أناش بهزارها برتوكيان هبو بهزارها بريان هبو بهزارها نوسينويان هبو تو ديت سي كلمة بو من دركيت الله والله كاك أمس كلمة للقرآن شيء يعني شيء يعني تبلي شيء يعني بلي قرآن مصدري أو بوا قرآن لوي ورقرتوا أي غلط كاني بوخلوات كاني بوي خيتنا وزبط دانك باشا شيء تصوري أمي كردوك لقرآن أوانش براسنية يعني خوي كبحثك الله أواني أمانش رازنية برام عليه خوشي برازنية يمكن ما يبقى بحثي كدو رقي لعلمي شلبري باب بجيرينك رقي لكيسموري شلبري كتجي وسطاوته باش بابين استر بسعر جيتر يعني دوای نطفەکە با ئەگەر شتێک تێ پێشتر پێش ئەو پرسیارەش بیڵێ ئاساییە کاتی تەواو هەیە حەت چۆنێ تۆ پرسیارەکە حەزەکەم بزانین چۆنە کاگامێت من ئەزانی دنیا ڕقم لەوەیە قسە فڕێبەی من حەزم لە شتی بەڵگەیە قسەیە بکە و بەڵگەی بۆ بێنەوە بەڵێ قسەی بۆ کەم و بەڵگەی بۆێن باشە ڤیدۆکە دەرخە ئەوەی لە ڤیدۆکە تا دەریخە 100 ڤیدۆی فەلی ئاوا بۆێنم بەڵام حەزەکەم ئەو قوانەی کە لێدرا ئەو قوانەی خەڵکی بۆی کە پێ و بڵێم خەڵک بۆچی باسی ڤیدۆکە ئەکەینێمە عادی ئەڵێ وشەی عەلاقە مانای خوێنی مەیو
هەموو فەسیرەکانیش وامان پێ ئاڵێن باش لە شوێنێکی ترە ڕخنەیەکی تر هەیە ئەڵێ مامۆستایانی ئەجازی قورئانی لە ڤیدیۆکە گوتی ئەمە تەلاعوبێکە بە دین و علماییکەن ئەڵێ وشە ئەبێ بە پێی زەمەن و کات و مێژوەکەی خۆی تەعاملی لەگەڵ بکرێ لە زمانی لۆغەیە وشەی عەلەقە ئەو کات پێی گوتراوە خوێنی مەی و لەبەر ئەوەی کاتێک کۆرپەلەیان دیوە لە هەفتەی یەکەمە لەبار چووە پارچەی خوێنی مەی بووە بۆیە تەسەوڕیان وابووە کە وشەی عەلەقە خۆ هەڵواسی نییە لە ئێستا وەک ئێستا ئەمە پێی ئەڵێن وەکو چی نمونەی تریشی بۆ هێنێتەوە وەالئەرض بەعد ذەلیکە دەحاها دەڵێ ئێستا ئەوانەی کە باسی ئیعجازی فەلەکەکەن ئەڵێ دێنە ئاەتەمان بۆ هێنەوە وشەی دەحاها مانای هێلکەیە تا ئێستاش وەکو مامۆستا هاوڕێوتی لە شاری بەسڕەش بهێلکارێن دەحیا لە کاتێکە وەختی ئەچیتە سەر لوغا ئەچیتە سەر هەموو قاوەمسەکان ئێستا سەر هەموو مەعاجمەکانی لوغا ئەڵێ وشەی دەحا یا دەحیا مانای هێلکە نییە بەڵکو نەعامە وەختێک لەسەر ڕملا یا لە شوێنێکە هێلکە ئەکا شوێنەکەی خۆی تەختەکە بەم شوێنەی کە تەختێکە ئەوترێ دەحا یا ئەوترێ دەحیا نەک بهێلکە یعنی دەڵێ ئەمە لێرەیە قورئان پێ ماڵێ زەوی تەختە نەک هێلکەیە تێگەی دەڵێ ئەم یاریکردنە بەوشە لە پێناوی چی الله نزل أحسن الحديث كتابا متشابها فيه آيات محكمات وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم خوي گەورە کۆمەڵێک ئاەتی دابەزانی و محکەمن ئەمەیەکە کەس ناتوانێت پەنجەیان بۆ بەرێ و دەستیان بۆ بەرێ کۆمەڵە ئاەتیش معنا هەڵەگرن متشابهاتن ئەوانەی کە نەخۆشی لە دڵیانایە نەخۆشی شوبهات نەخۆشی گومان ئەیانەوێ خەڵکیش تووشکەن ئەمە گۆ پەتا وایە بەڵام بێت جوابیان بینەوە کاگە لە خزمەتتان بۆ جوابەکەی وەرە بەس بەلەم لێ نەکەیت باشە ئەوانەی کە نەخۆشی لە دڵیانە ئەم پەتایە نەقڵەکەن یانێ مەسەن خۆی تووشی ڤایرۆسی ئادیز بۆ حەزەکە خەڵکیش تووش بێ ئازیزەکەی من کەلیمەی عەلەقە کە لە قورئانە هاتووە بە معنای چی هاتووە بە معنای هەڵواسراو وایە بەڵام چۆن بیسەلمێنین چۆن بیسەلمێنین ئێستا لە خزمەتتان بۆی کە بیسەلمێنین یعنی چی هەڵواسراو یعنی چی کرمی شڕیتی یعنی چی کرمی هەڵواسراو کرمی زەرو باش عولەمانیشە فەرموون لە چی دروست بووە لە خوێنێکی مەیو دروست بووە باش کرمی هەڵواسراو باشترین تعبیرە لەم کاتەیە دوای ئەوەی کە مناڵ لە دەڕۆژە خۆی هەڵەواسێ بەناو پۆشی سکی دایکە باشترین تعبیر لە قورئانە هاتووە جوانترین تعبیر ئەوەی قورئان هەڵی بژاردووە کە پێوتێ عەلەقە یعنی شتێکە خۆی هەڵواستیوە ئەی ئینگلیس پێڵە چی پێوتێ ئیمپلانتیشن لە کتێبە تۆبیەکانە یعنی زەرەحکردن هەڵواستین بۆ شتێکی حەیوانیە ئیمپلانتیشن بۆ شتێکی ڕووەکیە ڕووەک کە گەورابێت تەنها بۆ سەرەوە گەورابێ بەڵام عەلەقە کە گەورابێ بۆ خوارەوە گەورابیان بە هەموو ئیتیجاهەکانە گەورابێ زەرو هەموو دەوری ئاوە وەکو ئەوەی کە مناڵ لە ناو ئەمنیەتی فلودایە هەموو دەوروبەرەکەی ئاوە زەرو خۆی هەڵەواستیە لەسەر خوێنی خاوەنەکەی ئەژی مناڵیش عەلەقەیە خۆی هەڵەواستێ لەسەر خوێنی ڕەحم و خاوەنەکەی ئەژی زەرو مادەیەکی هەیە وەکو ئەنستیک ئەیجن وەکو مادەیەکی تەختیر بۆ ئەوەی کە ئەو شوێنە خوێنی لێمژی ئازاری نەدا هیچ ئافرەتێک کە مناڵی ئەبێت یا مناڵ هەڵەگرێ لەسکی خۆیان هەست بە ئازار ناکا بیدایەت هەتا کاتی ژان بۆ خۆ قورحە ئەکاتە ناو ڕەحمی دایکەکەەوە خۆ ئەچێتە ناو ڕەحمی دایکەوە بەڵام بۆچی هەست بە ئازارەکەی ناکە لەبەروی کە مادەیەکی تایە کە نەیاڵێ دایکەکە هەست بە ئازارکە زەرو ناوی هەمووی هەر خوێنە زەرو لە سی ئەو نە سیگمنتێک هاتووە پارچە پارچەیە وەکو ئەوەی کە مناڵ پێک هاتووە زەرو بە لێکردنەوە نەبێت لە دایکەکەی نابێتەوە پاش خۆی خوێنیش بەجێ ئێهێڵێ بۆیە کە ئافرەت مناڵەکەی لەبارە چێ پاش خۆی دوای ئەوە خوێنێ بێ زەرو کە ڕەنگەکەی لە پێشەوە دوو خەتی سووری تایە ئەو کەسی کە بینی بێتی خۆی جێژنەکە ئەمە شتێکە کە پێوترێ ئاتریال ڤینەس ساینەس
ئەمە ئەوەیە کە دوایی ئەبێ بە بۆری خوێن و درێژە بێتەوە وێتە خوارەوە کە لە مناڵە هەیە دوای ئەوێ بە شاخوێن بەر و دڵی لێ دروستە بێت و زەرو گەورەبوون و گەشەکردنی هەیە وەکو ئەوەی کە عەلەقەش گەشەکردنی هەیە لەبەرەوە ئازیزەکەی من ڕەنگی سوور و شینە هەروەکو ئەوەی کە لە مناڵە شین علامەتی خوێنی پیسە سوور علامەتی خوێنی پاکە بەڵێ جابا بێ مەسەر ئەوەی کە ئایا زەرو کەلیمەیەکە پێکاوێتی لە قورئانە کیت مور لە کاتێکا سەیری حەوزێکێ کرد بینی زەرویەک خۆی هەڵواستیوە بە شوێنێکە زەروەکەی دەرهێنا وتی ئەمە بالضبط ئەڵێ ڕەنگی ئەو مناڵەیە شێوەی ئەو مناڵەیە کە لە ناوسکی دایکا هەیە بە کۆرپەلەی لە کاتێکا 10 بۆ 24 ڕۆژە من نا ئەمە کیتمور وا فەرمێ کە ئەشچوو بۆ مؤتەمەرەکانی ئەیان و مناڵ لە چیە یەکەم جا لە سکی دایکایی و لەم زەروە ئەچێ لەم لیچە ئەچێ لیش لایک ماس باشە بەڵام يعني خلا آتكان نصا خلق الإنسان من علق نيوتيا يشبه من علق يعني نيوتيا يشبه من دودة العلق انت باشا كاغاميت بام قصي عيبي شبي كم بلام لا ولا يعني ديما فيديو كا واي وها يعني باشا وانت عطن بقصي لا باشا بس جواب لا جنابنا وتشيا لا يشبه آميت شتیمان هەیە يشبه زانە يشبه ئەکرێ ناوی ئینسان ناوی شتەکان وابێ يشبه شتووە بیستووە لە دنیاە جەنابە بەچی سەفەرەکەی بەچی سەفەرەکەی کاڕی بۆ وڵاتان تیارەیان چی تیاریان چی یعنی تیر تیارە باشە ئەی بۆ ناڵی لە شتێک وەکو تیارە ئەبێ بەقسەکەی تۆ بێ ئەبێ بڵێ بە شتێ وەکو سیارە لە شتێ وەکو تیارە دەڵێم کاکە بەچی سەفەرەکەی ئەی باشە کەلیمەی تیار یعنی کەلیمەی تێر نییە یەک شت نییە بەڵام بایمە وردوینەوە ئادەی یعنی ئەم لە دیمەنە ڤیدیۆکەیە جارێ هاتووە و شەی عەلەقی ئیسپات کردووە ئیسپاتی کردووە کە کڵۆ خوێنی مەیوە باشە جوابی ئەوە شتێم و پەلەمەکە لە براو دوایی دەڵێ مەسەڵەن دەڵێ ئەعجازەکان دێن وشەی علاق ئەکەن بە خۆ هەڵواسیم بەبێ ئەوەی هیچ یعنی قاموسێک یا شتێک هەبێ پێمان بڵێ کە لەم سەردەمەیە وشەی عەلەقەمە بووە باشە درۆی شاخدار عیبە عەلەقە ئێمە لە ماڵەوە کە شتێک جلی پێ هەڵواسین پێڵێن چی نان هەر لە ماڵەوە تۆ جلێک ئێستاڵین عەلەقە هەڵ تۆ کە چاکەتەکەی تێبێت لە ماڵەوە فڕێی نادەیکی بە شتێکا پێوترێکی ئەو شتە ئەڵێن عەلاق يعني لێستای ڕاستە پێی عەلاقە بەڵێ خۆشمان بجل بە عەلاقەیە هەڵناواسین من ئێستا لەگەڵتم قسەکەی تۆ ڕاستە من ئێستا لەگەڵتم قسەکەی تۆ ڕاستە ئەمە لوغەیە خۆ ئەم کەلیمەی عەلاقەیە لە عەلاقی قورئانەوە نەگیراوە لغە ڕەچەڵەکی هەیە بە قوربانی چاوم ئەویش ئەڵێ تۆ شوێنی لەبەر خاتەوەی کە ئاەتەکە باوەڕ پێ نەکەی من ناڵم یعنی لغە ئەڵێ لغە ئەبێ بەپێی کەلیمە ئەبێ بەپێی سەردەمی خۆی تەعاملی لەگەڵ بکرێ باش لەو کاتە ئەمەمان دە باش تۆ کەلیمەیەکی ترم بەڵێ لە عەلەقە جوانتر بێ بۆ ئەو مناڵە یەک شتم پێ بڵێ دەی من پێتەڵێم ئەنگلیز پێڵێ لیچ لایک ماس ئەمە ئینگلیز پێڵێ ئەمە تۆپ پێڵێ تۆپ باشە تۆپ باشە تۆ باسی شێکی تۆ قسەکیفانە گیان باسی قسەی تۆ بکەی ئەم تۆپە یەک ناگرێتەوە یعنی خۆی ئەمان بێ زانیت چۆن کاردی سۆڵ ئێمە بێ فهم السؤال الجواب اما به كاك عمد كتو سيري اورناكي اكي تشاو نايبين تشاو داخي ده صلاتي من نيه يعني تو اتي بلي شي بس بين بلي يعني تو اتي بلي علاقه خلواس راونيه اتي بلي علاقه شي الله علاقه لاستاهل الواسراوه برام لكون ده معناها الواسراوه او بسعرك اي لكون ده معناه شي بوا معناه كله خوين بوا بدليلي فلان مفسر او باش ده باش لو هاتي ندري بلى جواب ما تو باش كلمه علاقه يعني زالو باشا اما كنت دائما بينا باب لما التلازي كلمه علاقه يعني كلوخين باش اقبلهم اما قصي علماء خويانا بابا واني جا خوتو مقصي كرب علماء خويا كاك اميت منال لتمني دواي دو حفتي بالضبط للسيانزيم روجا شتێکی بۆ دروستە بێ پێی ئەوترێ
چی پێی ئەوترێ ئەنجیۆبلاست. ئەنجیۆبلاست یعنی چی؟ یعنی ئەوەی خوێن دروستەکە، خانەی خوێن دروستەکە. ئەم ئەنجیۆبلاستە چی دروستەکە؟ شتێک دروستکە پێی وتێ بڵەت ئایسلاند، یعنی جزیرەی خوێن. لەگەڵ چی تریش دروستەکە پێی وتێ پریمیتیڤ بڵەد سێڵ، یعنی خانەی بیدایی خوڕەکە سوورەکانی خوێن. ئەمە لەکوێ دروستە بێ هەر ناو مناڵە. بۆ ئەم مناڵە هەتا ئیساکەنە عەلەقەیە، خۆی هەڵواستیوە، خی گەورە بۆ مەرحەلەیەکی تر ئامادەیەکە کە تەنها بەناو بکە پەتکەون بنووساوە بە دایکەوە. ئەی باش دوای چۆن خوێن وەرگێ، خۆ نابێ خوێنی دایکەکە بێتە خوێنی مناڵەکەەوە، چۆ خوێنەکەیان تێکەڵ نابێ. ئەو دایک و باوکانی خوێنەکەیان بۆ یەک نابێڵن کاکەوە بەکەڵکی یەکنان ئەبێ هەموو جا دەرزی لە خۆتان بن. زۆر جار لە محکەمە جیانەکەنەوە بۆ چۆ خوێنەکەیان بۆ یەک نابێ، نابێ ئەم دوو خوێنە تێکەڵ بێت. لەبەرەوە مناڵەکە بێ خوێنی سەربەخۆی خۆی هەبێ، دایکەکە چۆن خوێنی سەربەخۆی خۆی هەیە، هەتا ئیساکێنە دەمی ناوە بە ڕەحمی مناڵەکە و خوێنە مشێ. وایە خوێنی بۆ هاتووە، خوێنی خۆی وەرگرتووە، ئەی لە مودوا چی بکە؟ وەکو حکوومەتی هەرێمی من و تۆ نییە، حەزەکەم بزانی جادەکە تەواوە، هینەکە تەواوەکە و خان و تەواوەکە هەموو شتێ تەواو بە ئەنجا جادێ و ئاو کارەبای بۆ بە. خوای گەورە خوێنەکەی بۆ حازرەکە بۆ ئەوەی کە بۆری و دار و بەردی حازر بێ لە کاتێکە ئەم مناڵە دەستی کرد بە ترپەی دڵی لە دوای مەرحەلەی عەلەقە بۆ ئەوەی کە خوێن حازر بێ و شت بگەێنێتە هەموو بەشەکانی لاشەژنە ئەم مناڵە چۆن گەورە بێ. لەبەر ئەم مناڵە شتێکی تا دروستە بێ پێ وتێ جزیرەی خوێن. ئەم مناڵە کە دەرەکەوێ وەکو یەک پاچە خوێن دەرەکەوێ لە ناوە. چەند سانتیمەترە؟ 0.7 ملیمەترە. هەزین 0.7 ملیمەتر یعنی چی؟ یعنی ملیمەترێکی ناو خوێنەکە هەردووکیان. جاسەمەوە شو پێڵم پەلەمەکە. مناڵەکە خۆی لە ناوە هەموو دەوروبەرەکەی بۆ بە خوێن، بۆ هەموو ناوەکی بۆ بخوێن، بۆ چکە ئەم خانانە ئەبێ خوێن بگەین بە مناڵە و ئەو پلاسنتایی کە دەوری شیاوە هەر هەمی خوێنە. یعنی مناڵەکە خۆی خوێنە لە ناو کلۆیە خوێنی شایە. تێگی بۆی کە زۆر بە چاوی شڕۆم بێ 1 ملیمەتر نابێت کە تۆ من و تۆ بە چاو بیبینین و گومان لە قسەی ئەم عالمانە بکەین. لەبەرەوە ئازیزەکەی من ئەگەر ئەمە ڕوو نەدا مناڵ کە مناڵ دڵی لە چەنە لێیە بە قەی جەنابێ؟ چۆن؟ مناڵ دڵی چەنە لێیە؟ نازانم تۆ پێمان بڵێ. باش من پێتەڵێم مناڵ دڵی لە 22ەم ڕۆژان لێدە، هەندێکەڵەن 21ەم ڕۆژان لێدە. دیمانە ڤیدیۆکەش دیارە بڵێ. دیمانە ڤیدیۆەکە هەمووی تەلفیق و ئەوەیە هینە علمیەکەی کە مینەکە دیارە بەڵام ئینئەکتیڤە. سەرەتا ئەکتیڤ نییە بۆ لەم کاتەیە کە دڵ ئەکتیڤ نییە، کە دڵ چالاک نییە، بۆرەی خوێنەکان هەمووی خوێنەکە حازرە بۆ ئەوی کە دڵ لێ بات و بڵاو بێتەوە لەو کاتەیە بە مناڵ بتێ کڵۆخێ. لەمە زیاتر تێ بڵێ چی؟ یعنی باشە یعنی مناڵ ئەبێ بە پارچەیە خوێن پێش ئەوەی کە عەزاکانی بۆ دروست بێ، چونکە خوێن وەکو حەماڵ وایە کە تۆ ئەتەوێت بینایە دروستکێتەوێت مؤسسەیە دروستکەوێت تەلارێ دروستکێتەوێت شوێنێکی نیشتەجێبوون دروستکەیت یەکەم شت کە بۆیە بیکرێ کارەکان حازرەکەی. ئینجا بلۆکی بوێنیت و لەسەرێکی دانیت و بینا دروستەکەی. حەماڵی لاشە خوڕەکە سوورەکانن، لەبەرە خوڕۆکە سوورەکان ئامادە بن کە وەکو کوڵە خوێن دەرەکەوێت. بەڵێ باشە ئەگەر بینە سەر دوای عەلەقە با بینە سەر مضغە کە پارچەیە گۆشتە. ئەڵێ ئەم پارچە گۆشتە یعنی جارێ بە پارچەیە گۆشتی ئەوترێ مضغە ئەگەر با بڵێن دانپیاناو یا جوێنراو بێ، یعنی لە هەندێک لە تەفسیرەکان ئەوێ بیقەدر ما یومضغ، یعنی پارچەیە گۆشت بەقەدەرەوەی کە بتوانی بیجوویت یعنی. و لە ئاەتەکەشان نیوتووە یعنی پارچەیە گۆشت کە لە پارچەیە گۆشتی جوێنراو ئەچێ. تو نازانم ئەم ئەچێ لەکوێنە؟ ئەوە تا لێرە لە ڤیدیۆکە نانە ئەچێ یعنی چی تێناگەم. یعنی لە ئاەتەکەیە ئەڵێ فخلقنا علقة مضغة. ئەتخواگا کە تۆزی ئاوم ببێن لە پەرداخی لە شتێکا لە پەرداخ بچێ. کاکە لەم تۆزی ئاوم ببێن لە پەرداخێکە، یعنی ما عیب نییە بڵێ شتێک ببێن لە پەرداخ بچێ. باشە باش تۆ ناڵێ باێمە قسە بکەین لەسەر دیمە لە ڤیدیۆکە بۆ جوای بێنەوە. کاکینجان ئەمە یعنی هیچی ئەم کابرای ئیفلاسی کردو هیچی بەدەستەوە نەماوە. اینجا ماوەتەوە سەرەوەی کە بڵێ وەڵام ئەبێ بڵێ لە شتێک بچێ کە لەو بچێ. باشە من پێم وتم باشە لە عەلەقە و لە مزغە ناچێ، با ئەو مەسەڵەحێکی نزیکترم باتێ. باشە مستەلاحێکی نزیکترم باتێ لەوە جوانتر بێ، لەوە دقیقتر بێ، لەوە باشتر بێ. پێم بڵێ باشە ئەوڵێ یعنی ئەم پارچە گۆشتە لە پارچە گۆشتێکی جوێنرام ناچێت. ناچێ ئەڵێ سەیری
جەینەکە بکە لە عمری 26 ئەوە تقریبا وەکو ئینسان وایە تەنها چەند خەتێک کە لە پشتیایەتی وەکو دان دەرکەوتووە ئەڵێ وەڵا ئەمە شوێ ئینسانە کوا چاوی ئەمە سەرەتی ئەمانەی دەستی کامە دەسێتی بەڵێ ئەمە دەستی فەرمو سەیریکە ئەمە سەری ئەمە یعنی وەکو ئەمە سەر نییە بۆ نمونە ئەمە لە پارچە گۆشتی سەری کرمێکی شەروە ئەڵێ چی سەری حیوان سەری گەرایەکی ماسی شەروایە بەڵێ ئەڵێ نەدی بەشەکانی پیشان بۆ لێ ئینسانە چی دیدام کوێ ئینسانە چی سەیری جەنینکە لە عمری هێشتا نەگەیشتوتە چلینگ شوێنێکی لە ئینسان ناچێت بەڵێ مضخە ئێمە باسی مضخە ئەەکەین باش مزغۆ لەگەڵاکان کوێ لە ئینسانێکی بەس ئەڵێ ئەم بنێشتیان هێناوە بە شێوێک لە شێوەکان وایان جیوە کە لە هینەکە بچێ لە جەینەکە بچێ لە کاتێکە ینی بنیشت یا شتێک کە بیجویت هیچ شێوە شقلشی نییە ینی ئێمە بۆچی بڵێن ئەمە پارچە گۆشتێکی جوێنراوە باش مزغە چەند سانتیمەتریان چەند میلیمەترە 4 بۆ 14 میلیمەتر یعنی چی یعنی نزیکی سانتیمێکە بێ بڕۆ بنیشت بڵێت خۆ زەحمەنێ بە بنیشتەکەم بەرێ لە بازار بنیشتەکە شەر بەقەت تقریبا سانتیمێک و پوینت 4 بیان پۆی سانتیمونی ویان سانتیمێکە ئەمە بنیشتەکەمی پێوتێ مزغە یعنی وەکو حەجم دەق و دەق پێکاوێتی ئەوەی کە خێ دەژێر دانا وایە لەژێر دانا چی دەرەچێ لەژێر دانا شوێنی دانەکان دەرەچێ شوێن دانەکان لەوێ وجودیان هەیە یان نا شتێک هەیە بەڵێ ئەمە ینی نەناسی خۆ ئینسان ئەبێ دان بە هەندێک شتا بنێ وەکو بەڵام بنێشتەکە ینی بەسەراحەتەن لەو ناچێت وەکو ئەمەکەشی نایێتەوە بۆ مە پشتارەکە لەسەرەوە بکەین هەستن کاتی بەرنامەکەش کەمەوە بەڵام تۆ ینی پێویستمان بۆ ئەڵلقەی تریژەکەین دەڵێ جەنین لەو عمرەیە ئەمە شێوازە ئەلمێکیەتی وەکو پارچە گۆشتێکی دەرەکەوێت بەڵام ئەم پارچە گۆشتێکی مەمدوغ نییە جوێندراو نییە ئەمەش لە شوێنی جوێندراو ناچێ ئەو ئاڵێ منوتواڵین متفقی ئەڵێ ئەمە لە شوێن جوێندراو ناچێ بەڵکو لە ددان ئەچێ ئافری وایە ددان چی منوتەوە ئەڵێن ئەڵێ پارچە گۆشتێکی مناڵێکی بێنە ئەو کە بجوێندرێ ئەم شێوەی نابێ سەیری منەکە ئەمە شێوازە ئەمە بە سوڕی حەقیقیە مەتەوان وەرگیراوە 26 ڕۆژ باش یەک کاک ئامێت یعنی چی مەمدۆخ کە تۆ شتێک تیکەیەک پاروەکەیتە دەمتەوە پاروەکە گۆشت و زەڵاتە و تەماتە و دار و بەردی بەسەرەکە ناتەشێنی بیخۆی بڵێ مدغەش ئاوایە هیچ ئەندامێکی لەو شوێنی خۆیان نییە کە دوای لی دروستە بێ تێگەی یعنی هەموو شێوێنراوە بەسەریەکە بۆ چکە هەر ئەندامێ بەرەولایەکەڕ بۆیە نابێت لە سەرەتای مناڵبوونە حەبی بەدایک لەبەرێکی یەک خانەی ڕۆی ئەندامێکی ڕوە چکە یەک خانە ئەندامێکی لە دروستە بێ لەبەرەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووە وەکو حەجمی مزغە لەو حەجمەیەکە کە ئێمە ئەمانوێت کە بیزەبت ئەوەیە کە ئەخرێتە ژێردانەوە خاڵی سێم شوێندانەکان بەسەر شتەکەەوە دیارە خاڵی چوارم کە لە ڤیدۆکەتان باس کراوە ئەلێمە لە چەترێژەکەی لە سیشەی پەچەکەی لە تاقمی دانەچێ ئەو چوە داماوە قوربەسەرە چۆینیشی حسێک و دۆپلاسێنتاکە و وێڵاشەکەشی لەگەڵا داناوە بۆیە بۆ کوچەتی داناوە ئەژنا مناڵەکە بۆ خۆی وێڵاشەکەی لێکەرەوە ئەینەن سیشەی دەرەچێ لەبەرەوە ئایزەکەی من ئەمە جۆرێکە لە تەلاعب حەزەکەم باش بزانیت و جوانترین و دقیقترین لەفظ کەیساکەنێ لە کتێبە توبیەکانی شادانراوە شتێک جوراوە بۆ یەخوای گەورە کەلیمەی جورا بۆ دڵیش بەکارەهێنێ ئەلا ئینە فی الجەسەد مضغە لەو صلحت صلح الجەسەد كله باش ئایزەکەی من لەبەرەوە ئەم پاچە گۆشتە بۆیە دانراوە ئەم پاچە گۆشتە بۆیە وجودی هەیە کە عینەن شتێکی جوراوە دڵیش تەقەلوباتی زۆرە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ پارچەیەک شتێک هەیە لە ئینسانە پێوترێ مضغە بۆ چکە دڵ تیکە دانێکی پیانی بە شێوەیە دەرەچێت دانێکی دیری پیانی بە شێوەیەکی دەرەچێت لەبەرەوە قەت سابت نابێت لەسەر شێوەیە باش دەستخۆش بە وەڵامەکان و ئامادەبوون لە ستۆدیۆ سپاس دەکەین بینیان و ئازانی خۆشەویست لێدادینە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو